ئێستا شاندێکی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کەمال محەممەد وەزیری سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان بە وەکالەت و وەزیری کارەبا لە بەغداد. هەریەکە لە ئامانزڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران دکتۆر عەبدولحەکیم خەسرە و بەرپرسی فەرمانگەی ماهەنجی بە دواداچوون لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاوەری شاندەکە دەکەن. هەندێک لە تیمی تەکنیکی دیکەش لە شاندەکەدا ئەندامن، بەڵام ئەمانە تیمی تەکنیکین، بەڵام سێ کەسە دیارەکە کە لە شاندەکەدا بەشدارن کەسی بڕیار بەدەست و باڵا بەدەستن لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. قسەم لەگەڵ یەکێک لە ئەندامانی شاندەکە کرد، ئەو گوتی وەڵامێکی 11 خاڵیمان لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغداد هێناوە. سەرەتا لەگەڵ بەڕێوەبەری نووسینگەی سوودانی باسی دەکەن کە ئێستا لە کۆبوونەوەدان لەگەڵ ئەو لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق. وەڵامەکە 11 خاڵە. بە 11 خاڵ هەرێمی کوردستان وەڵامی بەغدادی داوەتەوە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکان. یەکێک لە خاڵەکاندا هەرێمی کوردستان داوای لە بەغداد کردووە بەغداد دەست لە وەرگرتنی هەموو نەوتی کوردستان هەڵبگرێت، کە پێشتر بەغداد داوای کردووە هەموو نەوتی کوردستانی ڕادەست بکرێت، بەڵام هێشتا حکومەتی هەرێمی کوردستان بەمە ڕازی نەبووە. بەڵکو تاوەکو ئێستا سوورە لەسەرەوەی ڕۆژانە 280 بۆ 300 هزار بەرمیلی ڕۆژانە ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات و لە ڕێگەی ئەوانە و نەوتی کوردستان بفرۆشرێت و بەغداد هەموو ماف و شایستەداراییەکانی کۆمپانیاکان بدات لە بەرامبەریدا کە بریتێ لە 15 دلار بۆ خەرجی دەرهێنانی هەر بەرمیلێکە لە یاسای بودجەی 2025دا دیاری کراوە. پێشتر بەغداد دەیگوت ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان داوای کردووە کە داوای کردو لە نێوان 110 بۆ 115 بۆ 120 هزار بەرمیلی ڕۆژانە بۆ مەنتوجاتی ناوخۆی بۆ هەرێمی کوردستان دەبێت و هەرێمی کوردستان داوای کردبوو بیگەڕێنێتەوە، ڕادستی سۆمۆی نەکات. هەرێمی کوردستان داوای لە بەغداد کردبوو خەرجی دەرهێنانی هەر بەرمیلێک نەوت کە 16 دلارە بەغداد بیدات بە کۆمپانیاکان، بەڵام ئێستا هەرێمی کوردستان ڕازی بووە ئەم خەرجێش ئەم 16 دلارش بۆ هەر بەرمیلێک خۆی بیدات بە کۆمپانیاکان ئەوەی بۆ مەنتوجاتی ناوخۆی دەیگەڕێنێتەوە. بەغداد ڕازی بووە بە خەرجکردنی ئەو 1 ملیارد دلاری قەرزی کۆمپانیاکانە کە پێشتر لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی عێراق ژیر و گرفتی هەبوو. گرفت هەبوو کە هەرێمی کوردستان دەیگوت من خەرجی ناکەم، حکومەتی عێراق دەیگوت من خەرجی ناکەم، لە بەرامبەردا کۆمپانیاکان دەیانگوت تاوەکو ئەو 1 ملیارد دلارە قەرزە وەرنەگرینەوە ئامادەنین دەست بە هەناردەی نەوتی کوردستان بکەین. ئێستا بەغداد نەرمی نواندووە کە ئەم 1 ملیارە بداتەوە بە کۆمپانیا. کەواتە ئێستا لەسەر بابەتی نەوت هەرێمی کوردستان داوای کردووە بەغداد دەست لە وەرگرتنی هەموو نەوتی کوردستان هەڵبگرێت، چونکە ڕازینین هەموو نەوتی کوردستان ڕادستی بەغداد. ڕازین 280 بۆ 300 هزار بەرمیلی ڕۆژانە ڕادستی حکومەتی عێراق. لە بەرامبەردا 110 115 بۆ 120 هزار بەرمیلی ڕۆژانە هەرێمی کوردستان بۆ مەنتوجاتی ناوخۆی بەکاری دێنێت و دەیگەڕێنێتەوە ڕادستی سۆمۆی ناکات. هەرێمی کوردستان ڕازیە خەرجی دەرهێنانی هەر بەرمیلێکە 16 دلارە لەسەر ئەستۆی خۆی بێت و بیدا بە کۆمپانیاکان ئەو نەتەی لە مەنتوجاتی ناوخۆی بەکاری دێنێت. بەغداد ئێستا نەرمی نواندووە 1 ملیارد دلاری قەرزی کۆمپانیاکان بداتەوە. سەبارەت بە کێشەکانی دیکە بە تایبەت بە موچە، هەواڵی خۆش سەبارەت بە موچە هەیە. هەرێمی کوردستان و حکومەتی عێراق کاتژمێری هەستیار سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکان موچە و کێشەکانی دیکە بەڕێ دەکەن. ئەم هەفتەیە یەکلاکەرەوەیە، تاوەکو بەیانی کۆبوونەوەی زۆر چڕ و پڕ دەکرێت. کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە سبەینێ بڕیاروای کاتژمێریەک ئەنجام بدرێت. هەفتەی پێشوو کاتێک هەرێمی کوردستان چاوەڕێ بوو لە کۆبوونەوەی سێشەمەی ڕابردوودا، سوودانی وەڵامی ڕەشنووسی هەردوو شاندی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت بداتەوە، داوای یەک موچیان وەکو نیازپاچی کردبوو. بەڵام ئەم هەفتەیە ئێستا داواکاریەکە گۆڕاوە. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە کۆبوونەوەکەیاندا شاندی هەرێمی کوردستان لەگەڵ نووسینگەی سوودانی داوای دەکەن هەرێمی کوردستان و حکومەتی عێراق کاتێک ڕێککەوتن لەسەر دەستپێکردنەوە هێناردەی نەوتی کوردستان لەگەڵ توونەبواری جێبەجێکردنی خاڵەکانی ڕێککەوتنەکە. ڕاستەوخۆ بەغداد دوو موچەی مانجی 6 و موچەی مانجی 5 بەسەر یەکەوە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. لە کاتێکدا هەفتەی ڕابردوو داوای یەک موچیان لە سوودانی دەکرد کە موچەی مانجی 5 وەکو نیازپاچی، بەڵام ئێستا داواکاریەکە گۆڕاوە و گۆڕانکاری بەسەرداهاتوە و ئەمڕۆ داوای دوو موچە دەکەن بەسەر یەکەوە کە موچەی مانجی 5 و مانجی 6، بەڵام کاتێک ڕێککەوتنەکە چووە بواری جێبەجێ.